خێزانمە، ئەوە کوڕمە، ئەوەش برای خێزانیت. ئەمن پێم لە ئیستاپیدا ئیستاپم نەما ڕانەوەستاسیانە قوربانی سێ کەسی لێکردنەوە خێزانی نیوێران کرد، ژیانی نیوێران کرد. من پێم وایە ئیجراعاتی قانونی تۆمتر بکرێ بە غەرامەکردن بەندکردن بۆ ئەو کەسانی کە دەبنە هۆی جان لە دەزانی چەند کەسی ترە. بەلێ مەکە خێرایی خۆ بکەمکەوە چکە ئەو برادرانە هەمووی لێ سوی جەناب سەلامەتە. ئەم ڕێگایە کە ئێستا ئێمە لەسەر ڕاوەستاوین کە ئەگەر بێت و شفێر شارەزایی تەواوی تێدا نەبێ تووشی ڕووداوی نەخوازا دەبی خێزانەکەی لێ تێدا دەمرێ بەخۆی تێدا بنێ. هەر ڕووداوێک لێ دروستە بێ مەترسی ئەوەی هەیە کە بکەوێتە ناو ڕووباریان هەڵدێرانی تێدا دروست بێ بەمەش گیانی سەرنشینان دەکەوێتە مەترسیەوە. ڕووداوەکان هەموو ڕۆژ چیرۆکی ناخەژێنمان بە بەرگوێ دەخەن و خێزانەکان لێک دەترازێنن. هەموو چیرۆکە دڵتەزێنەکان کەم تەرخەمی یان هەڵەکانی شۆفێر دروستی دەکەن. دەمانەوێت تۆزێک لەوە ئازارەکەم بکەینەوە تا چیتر مەرگی خۆشەویستەکانمان نەبینین. ترافیک لە وەڵقەیە بە داداچوون بۆ هۆکاری ڕووداوێک دەکات کە خێزانێک لە ناو دەبات. ئەو ڕووداوەش لە قەزای چۆمان ڕوودەدات. لە بەرەبەیانێکی زوو گرتیەکی ڤیدیۆیی دڵهەژێن بۆ سۆشیال میدیای کوردستان 24 دەنێردرێت. ئەو گرتەیە 5 خولەک لە دیمەنی ڕووداوی هاتوچۆی خێزانێک تۆمار کراوە کە هاواری خەڵک ڕێگای وێزێ و گوندی ئێنێ دەهەژێن. ئیدی ترافیک لە هەولێرە و دەچێتەوە ناوچەی کە و ڕووداوەلی ڕوویداوە بۆ مەبەستە دەچینە قەزای چۆمان و قەزای ڕەواندز. ئەو ڕووداوە لە گوندی ئێنێ لە قەزای چۆمان ڕوویداوە. لەو کاتی خێزانێک ماڵەکەیان بۆ گوندی ماویلیان دەگوازدەوە. لە کاتی گەڕانەوە مەرگ چاوەڕێیان دەکات و تووشی ڕووداوێکی گەورەی هاتو چۆ دەبێت. لەو ڕووداوە 3 کەس لە 2 خێزان گیان لە دەزان و کەسێکیش بریندار دەبێت. خێزان و منداڵێکی و برای ژنەکەی گیان لەدەست دەدەن. ترافیک گرتی ڤیدیۆیەکێک لە قوربانیەکان بڵاو دەکاتەوە کە محەممەدی کوڕەبچووکی نادری شۆفێرە کە بە حەمەلاو بانگ دەکرێت. قوتەکەیە خار ئەو گرتەیە چەند ڕۆژ پێشە ڕووداوە تۆمار کراوە کە محەممەد بە خەندە و زیرێکەکەی هەمووان سەرقاڵ دەکات. بەڵام دوای چەند ڕۆژ ئەو گرتە ڤیدیۆ دەبێتە دوای یادگاری حەمە و باوکی کە بەهۆی ڕووداوی هاتوچۆ تا هەتایی ماڵاوی لە خێزانەکەی دەکات. ئەوە خارخدن قوتەکەیە خار دو ساتی ژیانی حەمەکە بریندار دەبێت بە چەند چرکەیەک هەڵدەستێتەوە و دەچێت بە سەرسنگی دایکی دەکات و گیان لەدەست دەدات.
ئیدی دەچینە ماوەلیان کە 8 کیلۆمەتر لە قەزای ڕەواندز دوورە. لێرە نادر دەبینین کە ڕزگار بووە و ڕووداوەیە. ئەو باس لە ساتی ڕووداوەکە بۆ ترافیک دەکات. ئەمە لە وێزێ شینایم کردبوون تەماتەم کرد ئاخیر سەفەر بوو چوین ماڵێ بارکەین کە ماڵم بار کرد هاتینەوە ئەمن پێم لە ئیستاپیدا ئیستاپم نەما ئەوەی لە تەنیشتم خدری ڕەحمەتی گوتم خدر ئیستاپم نەما سیارەکەم بەرامبەر هات سیارم بەرامبەر هات گوتی ئاگات لەو سیارەی بی ئەمن لە سیارەی دەرچوم گوتم شکر خوا لە سیارەی دەرچوم کە لە سیارەی دەرچوم سیارم سەبر نەبوو هەندی معاولەم کرد بە گێڕ هیچ هەر سەریع بوو هەردوو لام دیوار بوو لایەکم دیواری بەربەز بوو لایەکیشم هەر دیوارێکی نەوی بوو بەس لای خوارێ هەر دێر بوو ئەمیش لەو وەختەی وتم با لە دیواری برندەکە دەم نەکە لەو دیواری دەم ئاودیوی ئەو دیوی بین بکەوینە ئەو دیوی کە بکەوینە تەقڵە لە دیواری برندەکەمدا کە لێمدا لەوێ نەماوە ڕانەوەستا سیارە ڕانەوەستا و کەتە تەڵقەی کرد بەلای منداکەت کەتە سەرسەخفی قوربانی سێ کەسی لێکردنەوە لە سیارەی هاتمە خوارەی خێزانی خدری بەخۆ لە سیارەی هاتە خوار خێزانیم بەخۆ لە سیارەی هاتە خوارێ کوڕم بەخۆ لە سیارەی هاتە خوار خدر معاولەی کردبوو لە سیارەی بێتە خوار ئەنی ئەمە هەموو بەس خدر هەندێک بریندار بۆ گەنا خێزان و کوڕم هیچیان لێ نادبوو هەر کوڕم بە تایبەتی مەسافەکی 3-4 مەترە بە پێیان هاتۆکنداچی کۆرتایی کابرا لەسەر ڕاهاتیانە کە یەکەم جار ئێستاجێکی لە ڕاستە بەدەستە ڕاست لێ ڕاگرێتی خۆیدا شۆبێدا کۆکرێتی چەمەتوەکەیدا دووبارە ئەوجانەیە خۆیدا سوودی کارەبایدا ئەوجاوەرگەڕاگرێت ئەمن ئەو شوێنەی کە ئەمن لێم عادیسەم لێ کرد ئەوەندە ڕێگایەکە خۆش نییە بەس ئەو شوێنەی کە من عادیسەم لێ بوو هیچ ڕێگایەکە حیبی نەبوو ئەوە بوو کە گەیشتمە و نشێوەی لەوێ ئیستافم نەما کە ئیستاف نەما و تووشەوە تکایە باوەچی من بەسەر نێت هەر ئی من قەزا و قەدری خوای بوو قەزا و قەدەر ناگەڕێتەوە بەڕاستی لەبەرەوەی من نە شوێنەکەم ئی ئەو حادیسەی بوو نە سیارەم حەیب هەبوو بەس ئیدیش هەر قەزا و قەدەر لە لای خوای بێ بەخێرێ وەڵاهی شۆفێران هەرچەندی پابەند بن هەرچەندی لەسەر خۆ بن هەر کەمە هەمووزا ئەمن بەخۆ ئەو شتەمەگۆ بە درەنگ بگەمەجێ وەبی هەر نەگەمەجێ ئەمن ئێستا کوڕەکەم مایە ئەگەر لەبەرەوی نەبا هەر بە حیات سیارم نەداهژشتەوە هەتا ژیانم ما بوو سیارم نەداژشت ئەین چه ئاسارەوەکی لە خێزانی من دروست کرد خێزانیم نیوێران کرد ژیانیم نیوێران کرد بەڕاستی ئێستاکەم لێرە قساکەم هەیکەلێکی بۆشم لێرە ئەوە هات لۆ 2 مانجی من هەر وازانم ئەو سانیە کە تووشی ئەوەزایی بوومە بەوەی نەبی کە برێت لە بیرتە چیتەوە و پاش ماوەشی نە و تو ژیان تڕوخە کە خێزان ترۆوی کوڕت ڕۆوی برای خێزانێت لەگەردا بوو ڕۆویشت یانی ئاواتمە خوارد لەمیش لەگەرەوانە ئەو ڕووداوانە گەورە و بچووک نازانن وەک جەنگێکی نەبراوە قوربانی بە مرۆڤایەتی دەدات
ئەو قوربانیەش لە ئەنجامی کەم تەرخەمی شۆفێر و هەڵەی لێخوڕین دروست دەبێت. گەر بمانەوێت لەو جەنگە بە دوور بین دەبێت هۆشیار بین و پابند بین بە ڕێنمای و یاساکانی هاتوچۆ. دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕووداوێکی هاتوچۆ لە گوندی ئێنێ ڕوویدا کە سێ هاوڵاتی گوندی ماویدا تێدا بوونە قوربانی هاوڵاتیەکی بریندار بوو و هەروەها ئەم هاوڵاتیە ئەم ڕووداوە لەم دەڤەرە دەنجیدایەوە و کاریگەریەکی گەورەی لەسەر دەرونی خەڵکی ئەم دەڤەرە دروست کرد چونکە ڕووداوێکی دەگمەن بوو ڕووداوێکی ناخەژێن بوو هەمومانی تووشی شۆک کرد. ترافیک دەیەوێت لێکۆڵینەوە لە هۆکاری ئەو ڕووداوە و دەیان ڕووداوی هاوشێوی ئەو کارەساتە بکات. ئامانج لەو لێکۆڵینەوانە نیشاندانی چیرۆکی ڕوودانیان و هۆشیارکردنەوەی شۆفێران و پاراستنیانە. پارێزەرێک لە دادگای چۆمان باز لە هۆکارەکانی ئەو ڕووداوە دەکات. ئەو سزای قورس و لێپێچینەوەی تون دەکات بە چارەسەر و ڕێگری لەو ڕووداوانە. ئێمە قانونی هاتوچۆمان هەیە، تعلیماتی وەزارەتی ناوە خۆمان هەیە، ئەوە دێت تەنزیمی ئەو شێوازی بۆ من هاتوچۆکردنە ئاکات. بەڵام ئێمە لەم واقعە لا ئەدەین هەر کاتێک لەو قانونی هاتوچێ و لەو تعلیماتانە لاماندا ئێمە تووشی کارەسات ئەبین کە تووشی عادیسە و کارەسات من چەندەها لێکەوتی لێ ئەبێتەوە. لێکەوتەیەک کە زیانی جانی هەیە کەسەکە دەبێت هۆی پەکەوتنی کەسەکە کە کەم ئەندام ئەبێتە هەتایە لەسەر جێگە ئەمینێتەوە کە داهاتی ئەو کەسە بەڕاستی لە ناوەتی. ئەوەی من ئەیبینم وەکو یاساناسێک من پێم وایە ئیجراعاتی قانونی تونتر بکرێ بە غەرامەکردن و بە تایبەتی خەرامەکردن و بەندکردن بۆ ئەو کەسانی کە دەبنە هۆی جان لە دەزانی چەند کەسی تر کەم ئەندامبوونی چەند کەسی تر کە داهاتووی لە ناوە بەند خێزانێک تێک ئەدەن بە ئەمانە بەند بکرن و با غەرامە بکرن. بەڵام خۆزگا هەمومان هەموو شۆفێرەکانمان هۆشیاریکی یاساییان هەبوایە. باشە تێگەیشتبان لەوەی کەن لە نێو دادگادا چی ئەگوزارێت. ئێمە چەندەها حادیسەی لەو شێوەیە دێتە دادگا چ مەترسیەکی هەیە. وە سزایەکان چەند قورسن لە بۆ ئەو کەسانی کە دەبن کە زەرریان هەیە لە بۆ سامانی خەڵکی چونکە سیارش وەکو سامانێکە لە بندەستا باشە یان وەکو بۆ نمونە کەسێک ئەکوژی کەسێک جان لە دەزا بۆی عادیسی ئەمانە سزایان قورسە پێویستە ئێمە لەو سزایانە تێبگەین و پێویستە هەموو خەڵکی هۆشیاری هەبێت دەربارەی یاسادا لەوەی کەوا ئەم جۆرە عادیسانە سزای قورسی لەسەرە و سزاش ئەدرێت. لەو ڕێگەیانە زۆرترین سەرپێچی بە پێقسەی پۆلیسی هاتوچۆ لێک تێبەڕبوونی هەڵەی شۆفێران و تیژڕەوی و نەبوونی ئارامیە لە کاتی مانۆڕ لەو ڕێگەیە بەرتەسک و پێچاو پێچانە. ترافیک دوای گێڕانەوەی چیرۆکە دەچێتە هاتوچۆی قەزای چۆمان. لێرە ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ دەبینین. دەمانەوێت بزانین هۆکاری ئەو ڕووداوانە چین کە لەو ناوچانە ڕوودەدەن. لێرە بەڕێوەبەری هاتوچۆ دەبینین و ئەو هۆکارەکان باس دەکات. ناوچەی ئێمە ناوچەیەکی شاخاویە و ڕێگاوبانەکانمان کەمێک سەختن تایبەتیش لە زستاناندا قەزای چۆمان کە قەزای سۆمان سەنتەرەکەی و هەر چارناعەیەی گەڵاڵە و سمیلان و قەسرێ و عاجۆمەران دەگرێتەوە
هەمووی دەکەوێتە ناوچەی شاخاوی و لە ناوچە شاخاویەکان ڕێگەی هەمڵتۆنمان هەیە کە هاوتەریب لەگەڵ ڕووباری گەورەی چۆمانە درێژ ئەبێتەوە بۆیە ڕووداوەکان مەترسی گەوریان لێکرێت کە هەر ڕووداوێک دروستە بێ مەترسی ئەوەی هەیە کە بکەوێتە ناو ڕووباریان هەڵدێرانی تێدا دروست بێ بەمەش گیانی سەرنشینان دەکەوێتە مەترسیەوە بۆیە ئێمە لە وەک هاتوچۆی چۆمان چەندین جار پێشنیارمان کردووە و لە ئەم ساڵ دەتوانین بڵێن بە 2 قۆناغ گاردرێلمان هێناوە بۆ ئەو سنوورە بۆ ئەوەی مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان کەم بکەینەوە لە ڕووداوەکانی هاتوچۆ و ئێستاژ پرۆژەیەکی دیکەمان کە بە ئەوەی 6,000 مەترە هاتێتە جێبەجێکردن کە بەمەش مەترسی سەر ڕووداوەکان کەمتر دەبێتەوە لە هەڵدێران و لە کەوتنە ڕووبار بۆ سەلامەتی ژیانی هاوڵاتیان. بە گوێرە ئامارەکانی هاتوچۆی چۆمان لە ماوەی ساڵی 2020 زیاتر لە 21 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ژمارەیەش 26 کەس بریندار بوون و 10 کەسی تری ژیانیان لەدەستداوە. لەگەڵ هاتنی وەرزی زستان و بەفر و بارانەوە مەفرەزاناریشیان قورستر دەبێت بەردەوام لە ئامادەیدا بن چونکە ناوچەکە سەخت و شاخاوی و زستان گرفت بۆ هاتوچۆ دروست دەبێت. ترافیک لەگەڵ مەفرەزانە دەیەوێت چاودێری دۆخی هاتوچۆی و ڕێگا سەخت و ناوچانە بکات. سەرەتا دەچینەوە شوێنەی کە لە ماوەکی کەم 6 کەس لە 5 خێزان تیایدا گیانیان لەدەستدا. ئەم ناوچەیەش دەکەوێتە ناوچەی گەشتیاری سەکران و ڕێگای وێزێ و گوندەکان بەتایبەت گوندی ئێنێ. ئەو ڕووداوانەی کە دروست دەبن هەندێک جار کەشوهەوا هۆکارە و هەندێک جار دەبینین کە ناوچەکە دەبێتە هۆکاری ڕووداوەکە ڕێگاوبانەکان هۆکارن و هەندێک جاری شۆفێرەکان هۆکارن ئەو جارانەی کە شۆفێرەکان دەبنە هۆکاری ڕووداوەکان یان کوالیتی ئۆتۆمبیلەکانیان بەرز نییە و یاخود شۆفێرەکان پابەندین بە ڕێنماییەکانی هاتوچۆ بۆیە لێرە داوا لە شۆفێرانەکەین پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن لە کاتی شۆفێریدا زیاتر تەرکیز بکەنە سەر ڕێگاوبانەکان چونکە ئەگەر بێ بەراورد بکەیت بە هاتوچۆکردن لێرە لە ناو شار جیاوازی هەیە و تایبەتیش لە زستانە لە کاتی بەفر و باران چونکە ناوچەی شاخاوی شۆفێری مولتەزیم و چالاکتری ئەوێت. جوانی سروشت و ناوچەکە وا دەکات گەشتیارێکی زۆر لە بەهار وەرزەکانی تر ڕووی تێ بکەن. لەو کاتەشدا شارەزایی و تند و تۆڵی ئۆتۆمبیل و لێهاتووی شۆفێر ڕۆڵێکی سەرەکی دەبینێت تا تووشی هیچ ڕووداوێک نەبیت. ڕایدی براهیم ئەفسەری هەڵکار و بەڕێوەبەری هاتوچۆی حاجی وەمەران باس لە هۆکاری ڕووداوەکان دەکات. ئەو سەرپێچیەکان بە هۆکاری سەرەکی دادەنێت. لە ئەم جادەیکە لە ئێستا ئێمە پێدا دەڕوین لە چۆمان بەرەو ئێنێ دەڕوین بەرەو وێزی دەڕوین بەرەو خۆشکان دەڕوین گوندەکان هەم شوێنەکان هەمووی گەشتیاریە پێویستە بەرانی شوفێر کە دێنە ئەو منتەقەیان کە دێنە سنووری لە عەزەری خۆیتەوە وەربگرێن پابەند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ. ئەمساڵ لەم ڕێگایەدا دوو ڕووداوی زۆر نەخوازرا ڕوودا لە یەکێکیان لە کەتینێ گوندی ئێنێ یەکێکیان لە وێزێ کە گوندی لە کەتینێ کە لە گوندی ئێنێ دەکات دێرێک وەرگەڕا کۆنتڕۆل لێدەستدا بوو بەداخەوە سێ هاوڵاتی گیانیان لەدەستدا و بۆیە دووبارەی دەکەینەوە برانی شوفێر خێراییەکانیان کەم بکەنەوە پابەند بن بە ڕێنمایی هاتوچۆ بەکارنەهێنانی مۆبایل بە تایبەتی خۆیان مەشغوڵ نەکەن و سیارەکانیشان بە شێوەیەکی گشتی تونند و تۆڵیان تێدا ئەبێت. باش وایە هەمومان وا بیر بکەینەوە برایانی شوفێر کە درەنگ بگەین باشترە لەوەی هەر نەگەین. ئێمە مەبەسمان کە پێبژاردن لۆ برایانی شوفێر دەکەین مەبەسمانەوەی نییە ئیزراعاتیان دەکەین و غڕامیان بکەین لە شێوەیەک لەبەر خاتری مادەی تەنها مەبەسمان سەلامەتی برایانی شوفێر و هاوڵاتیانە بۆ ئەوی پابەند بن بە ڕێنمایی هاتوچۆ. دوای یەک کات ژمێر دەچینە شوێنی ڕووداو
لێرە ڕای برایم هۆکاری ڕووداوی گوندی ئێنێ باز دەکات و دەیەوێت هەموو شۆفێران لەو هۆکارانە بە دوور بن تا پارێزراون. ئەم ڕێگایە کە ئێستا ئێمە لەسەر ڕاوەستاوین کە ئەگەر بێت و شوفێر شارەزایی تەواوی تێدا نەبێ ئۆتۆمبیلەکەی بە شێوەیەکی تونند و تۆڵ نەبێ تووشی ڕووداوی نەخوازا دەبێ. بەداخەوە ئۆتۆمبیلێکی دێر کە لە گوندی وێزێ هاتووە بەو جادە ئێستاکە و شەقامی ئێستا ئێمە تێدا ڕاوەستاوین هاتووە لەسەر هاتووە جادەکە بەخۆی لێژە کۆنتترۆلی لەدەست داوە یەکەم جار خۆی کێشاوە بە کۆنکرێتی شەقامەکە دواتر خۆی کێشاوە بەستونی کارەبا ئەمجار ئۆتۆمبیلەکە تووشی ڕووداوی وەرگەڕان بووە بەداخەوە لە ئەنجامی ڕووداوەکەدا سێ هاوڵاتی جان لێدەستدا و شوفێرەکەش بە سەختی زامدار بوو بۆیە داوا لە برانی شوفێر دەکەین پابەند بن بە ڕێنماییەکانی هاتچۆ خێراییەکانیان کەم بکەنەوە وەسارەکانیشان لەم شوێنە گەشتیاراندا بەڕاستی حەزەری خۆیان بەتەواوی وەرگێن تونند و تۆڵیان تێدا هەبێ بەڕاستی ئەو سیارە ئەو برابەڕێزی کە ئەو عادسەی لێ قەوما هیچ مەرجێکی تونند و تۆڵی تێدا نەبوو. دەچینە ڕێگای هامڵتۆن لە نێوان چۆمان و حاجی ئۆمەران. پۆلیسی هاتوچۆ چاودێری ڕێگاکە دەکات. چەند سەرپێچێک لەلایەن پاسی نەفەر هەڵگەردەبینن. دوایی چاودێری و بەدەدا چوندیان وەستێن و ئاگاداریان دەکەنەوە و هۆشداریان دەدنێت تا ئاستانشینەکان پارێزراون. مرە باشی خاڵت کووە لۆ لە ئەمەم تەوامان کرد لە چۆمان کە دەرچووی جارە لە چۆمان کە دەرەچی لێگرتبووندا جارێ شوێن لێگرتبوون نەبوو تۆ گەشتیاران پێ سەلامەتی و گەشتیان نستوی توایە خەیناکە خەناکرێ بەگەدار بە تو گەشتیارن سەلامەتی وانەمو لەستوی تووە بەرای گەورە قایش سەلامەتی خۆت نەبەستی لۆ نەدەستی قایش سەلامەتی ها خەناکرێت تۆ ماشەی ماشەلی باشە ئەو برادەرە قایش سەلامەتیان بزێ ئەتووریانی لۆ ئەگەدار بە قایش سەلامەتی خۆ بەستە مێم ئاگادار بە باشە فەرق. پۆلیس چەندین سەرپێکی تۆمار دەکات دەیانەوێ ئەو پەیامی کە ژیان دەپارێزێت بیگێنن بۆیە سزایان نادەن و هۆشیاریان پێدەدەن و ئامۆژگاریان دەکەن. مە لە چۆمان کە دەرچووی تەمان تابعین گۆمان کرد لێگرتبوون و ئەنجامدا لە پێکن لۆرێکی جێزرەت بوون وا بوویانە مەسئولەتی ئەوانە هەموو لە ستوی جەنابتە خۆتون دوو تۆڵکە یعنی پەلەپەلێ مەکە خێرایی کەمکەوە سەلامەتی باشترەوەی تو درەنگی جێ باشتر نێرەوەی هەندێکی خوانە خواستە پەلەی مەکە ڕێکان بخۆی هەموو سەر لۆفەیە زادەکە شارەزای ڕێگەیە تو جەنابێت ئێ باشە زۆر باش زۆر پەلەی مەکە پەلەی فەرمو فەرمو برا باشی ئەحواڵت وەزت خۆ برا لۆ قایشی نەبەستە قایش خۆ بەستە لۆ سەلامەتی خۆتە لۆ جەنابتە مە لۆ لە سەو جادان ڕادۆستین ڕێنمایی بە جەنابتە دەین و لۆ بشدا شوێران دەین وەنیە ئەتی تۆ خۆت خوانە خواستا تووشی ڕووداوەکی هاتچۆبی سرت بێرە دەکەوی باشە برای گەورە سەرچاو جەنابێت سایقی تەکسی ئەو یەک مەفروضە تو لە هەموو عالەمێ باشترین التیزامات هەبی لە ڕووی قانونی فەرمووە تو جەنابەت بخۆ قایشی سەلامەتی دەبەستێ قای سەلامەتی ئێستا ڕووداوەکی هاتچۆوە بی جەنابەت بەرە هەموو عالەمی سەر بێرە دەکەوی وەنیە لۆ سەلامەت خۆ دە قایشی سەلامەتی بەستە ئەتو نەفەری هاوڵاتی لەگە سوارە بی سەلامەتی گیانیوان لە جەنابتە وەنیە ئەتو دەبی پێویستە تو ڕێنمایی خەڵکی بکەی نەک بۆ خۆی قایشی نەبەستی فەرموو. یەکێک لە دیاردە مەترسیدارەکان کە لۆری و باڕەڵگرە گەورەکان دروستی دەکەن مانۆڕی مەترسیدار و بارەکانیانە کە گەورەترین مەترسین. یەکێک لە مەترسیەکان دەبین و پۆلیس سزای شۆفێرەکە دەدات بەهۆی ئەو کەمتر خەمی و گوێنەدانی بە بارەکەی کارڕەشە و مەترسیە لەسەر شۆفێرانی دەوروبەری. ڕێنمایت پێ نەدرات و پێت نەگوترا پێیان نەگوتی ئەگەر بابە قایژ نابێت ستات و لەو لۆفەی سوورایەوە ئەلێرە هاتین باڵەیەکت لێکرد وەسیاری چکە چ دەکەیت بیجاستنی برای گەورە تو ڕایز دۆ برادەریدایە ئەتو لەو خوانە خواستە لەو لۆفان تووش عادسەی بی برادەرەکەی تو تاویزی تو ناکاتەوە ئاگادار بە ئاگادار بە.
ترافیک لە کۆتایی چیرۆکی نادر و خێزانەکەیتان بەبیردێنێتەوە تا خۆشەویستانمان لەدەست دەدەین و پابەندی یاساکان بین بۆ ئەوەی سەلامەت بین دەبێت پابەند بین.